گفتوکەم پرس و باسی بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر تارق سارمەمی چاودێری سیاسی و سیاستمەدار. دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس بە بەشداریکردن لەگەڵمان. باجارێ لە کۆبوونەوەی خولی هێشتای نەتەوەی گرتوەکانەوە دەست پێ بکەین. کۆبوونەوەکە بە وتارەکان و ئەوەی کە لەوێ بینی و تەموتابعی دەکەی چۆن دەیبینی؟ زۆر سپاس ڕێزوسلااو بۆ جەنابتان بۆ بینەرانی کورسات نیوز. لە ڕاستیدا ئەم کۆبوونەوەیە یەکێکە لە کۆبوونەوە گرنگەکان کە دەبێتە دوای دامەزراندنی نەتەوەی گرتوەکان. ئەمە هەشتامین ساڵە کە کۆبوونەوەی ساڵانی تێدا ئەنجام دەدرێەوە بە بەشداری نوێنەرانی 193 وڵاتی جیهانی وەکو سەکۆیەکی گەورە، یاخود دەتوانین بڵێن ئەم کۆبوونەوەی کۆمەڵی گشتی نەتەوەی گرتوەکان کە ساڵانە دەکرێت وەکو پەرلەمانێکی جیهانە، هەموو نوێنەری وڵاتان لەوێ کۆ دەبنەوە. ڕاستە بڕیارەکان لەوێن دەرە بڕیاری ئیلزامی نین، بەڵکو تەنیا سەکۆیەک نییە بۆ وتاردان، بەڵکو گۆڕەپانیشە بۆ ئالوگۆڕکردن و گەشەپێدانی دیبلۆماسیەتی نێوان وڵاتان و تەنانەت لە پەراوێزی کۆبنەوەکانیشدا زۆر جار دەبێتە مای دۆزینەوەی جۆرێک لە چارەسەر بۆ ئەو پرسانەی کە لە نێوان وڵاتاندا پێشتر چارەسەر نەکراون، بەڵام ڕەنگە لە دەرەنجامی ئەو دیدار و کۆبنەوانەی کە لە نێوان سەرکردەکە باڵەکانی وڵاتاندا ئەنجام دەدرێت لێرە لەوێ ڕەنگە زۆر بابەت ببێتە مایەی چارەسەربوون یاخود دروستکردنی تێڕوانینی تازە بۆ سیاساتی تەشریعی لە جیهاندا، هەروەها سیاساتی ژینگەی، سیاساتی نێودەوڵەتی، مەسلەی مافی مرۆڤ. ئەمانە بابەتی زۆر گرنگن کە پێویستی بە ئالوگۆڕی بیرروڕا هەیە. بەڵام ڕاستە بەشێک لە وڵاتان سیرەکەی لە وتارەکانی کە گوێبیستی بووین یاخود تا ئێستا پێشکەشکراون بەتەکید ئەم کۆبوونەوەیە، ئەم کۆنگرەی ساڵانە دەرفەتێکی باشە بۆ گەیاندنی پەیامی خۆت ئەم وڵاتە و سیاسەتی ئەم وڵاتە لە ئاستی نێودەوڵەتیدا چاودێرێکی زۆر و چاودێریەکی زۆر لەسەر کارەکانی ئەو کۆنگرێ هەیە، بە تایبەتی ئەو کاتێک کە وتار دەدرێت لەلایەن سەرۆکی وڵاتان یا سەرکردەکانی وڵاتە باڵاکان کە دەچن نێوتاردن. ئەمە تایبەتمەندیی هەیە 193 وڵات هەمویان وەکو یەکسانن، هەمویان بۆیان هەیە لەم وێزگەیەدا لەم سەکۆیەدا قسەی خۆیان بکەن، گزارش لە تێڕوانین و سیاسەتی وڵاتەکانیان و هەڵوێستی وڵاتی خۆیان بکەن. تا ئێستاکە ئەوەی تێبینی دەکرێت وڵاتەکانی کە وتاریان داوە زۆرترین کاردانەوەکان یا کاریگەریەکان ئەو وڵاتانن کە وڵاتی زلهێزن کە کاریگەریان لەسەر سیاسەتی نێودەوڵەتی هەیە. بۆ نمونە هەڵوێستەکانی چەند ڕۆژی ڕابردووی فەڕەنسا، بەریتانیا، ئەڵمانیا، وڵاتانی تر کە بە ئاراستەی پشتگیریکردن لە دامەزرانی دەوڵەتی فەڵەستین ڕۆیشت و لەوێشدا سەرۆکی وڵاتان بە تایبەتی سەرۆک ماکرۆن تەکیدی لەسەر کردەوە. ئەمە هەنگاوێکە بۆ دروستکردنی جۆرێک لە ڕایگشتی جیهانی بە ئاراستەی پشتیوانیکردن لە دامەزراندنی سیاسەتی دوو دەوڵەت لە ناوچەکە بە پێی ڕێکەوتنەکانی پێشتر لە نێوان فەڵەستین و ئیسرائیلەکاندا هەبوو کە دەبێت دوو دەوڵەتی جوولەکە و فەڵەستینیەکان هەبێ. هەرچەندە ئەم سیاسەتە ئەم تێڕوانینە لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە تا ئێستا ینی معارەزە دەکرێت و ڕەت دەکرێتەوە و ئامادەنین. تەنانەت سەرۆکی وەزیرانی ئیسرائیل پێی وایە کە ئەمە پاداشکردنەوەی حەماسە، هەرچەندە ئەمان حەماسیان لەو بابەتە دەرهێناوە، باس لەوە دەکەن کە دەسەڵاتی فەڵەستینی و گەلی فەڵەستینی دەبێت خاوەنی دەوڵەتی خۆیان بن. ئەمە یەکێکە لە بابەتە گرنگەکان کە تێڕوانینی لەسەر ئالوگۆڕکرایە. خاڵێکی تر مەسلەی ئەوەیە کە زۆر قەیرانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ هەندێک وڵات شتێکی تازە و دەرگێکی تازە کراوەتەوە. بۆ نمونە ئەگەر باز لە سووریا بکەیت، سووریا لە دۆخێکی ئێستای دوای ئەسەد یەکەم جارە لە 1967ەوە سەرۆکێک یا دەوڵەتی سووریا لە ئاستی باڵادا لە ئاستی سەرکردەیەکی یەکەمدا بەشداری لە کۆنگرەی گشتی ساڵانەی نەتەوەیەکگرتوەکاندا دەکات. ئەمەش دەرفەتێکی باشە بۆ سووریای نوێ، هەرچەندە تێبینی زۆرمان لەسەر ئەو سووریایە و سیستەمی سیاسی ئەو وڵاتە و تەنانەت خودی سەرکردەکەش هەیە. وەکو بینیتان لە پەراوێزی کۆنگرەی ساڵانە لە دیدارێکدا لە پانێڵێکدا لەگەڵ پەتریۆسی سەرفەرماندەی گشتی هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا لە عێراقدا کە خۆی بەرپرس بوو لە دەستگیرکردنی ئەحمەد شەرع لەگەڵی دانیشت و وەکەوەی ئەمانە هەردووچیان پێکەوە لە شانۆگەریەک پێشتر ڕۆڵیان بینیوە، ئیتر لەوێش یەکتریان بینیەوە و ستایشی یەکتریان دەکرد و بە مغازەلەکردنی یەکتری قسەیان دەکرد. ئەمانەشمان بینی ئەم دیمەنە بۆ سووریا دەرفەتێکی باشە بۆ ئەوەی دۆست و پشتیوانیەکی زیاتر لە ئاستی نێودەوڵەتی بۆ وڵاتی خۆی پەیدا بکە. ڕاستە بۆ کورد ڕەنگە باش نەبێ یا تێڕوانینمان لەسەر
سیاست و ئەجندای ئەم حکوومەتە نوێ هەبێ بەڵام ئەوش لە لای خۆیەوە کار دەکا پشتیوانی نێودەوڵەتی بەدەست بێنی بە تایبەتی ئەمریکەکان دیداری تا ئێستا لەگە ترام نەبووە بەڵام لەگەڵ سەر وەزیری دەرەوەی ئەمریکا دیداری هەبووە هەوڵ دەدا پشتیوانی ئەمریکا بۆ خۆی مسۆگەر بکە بە تایبەتی لە پەراوێزی ئەم کۆبوونەوەیەدا یەکێک لە خاڵە گرنگەکان ئەوەیە چاوەڕوان دەکرێت کاندیڤێدێکی تازە لە نێوان سووریا لەگەڵ ئیسرائیل بێتەکایەوە ڕێکەوتنیێکی ئەمنی سیاسی تەنانەت لێ بکەوێتەوە وەکو چۆن لە نێوان مصر و ئیسرائیل لە کامدیڤید لە ناوەڕاستی هەفتاکان لێکەوتەوە ئەمە یەکێکە لەوەی کە پێشتر دیبلوماسیەت ئەوەندە بەرەو پێش نەدەچوو بەڵام لە پەراوێزی ئەو کۆنگرە گشتی ساڵانی نەتەوەیەکگرتوەکان زیاتر وڵاتان هەوڵ دەدەن لۆبی بۆ خۆیان دروست بکەن بۆ سیاسەتەکانیان ڕووکردنەوە بدەن پشتیوانی زیاتر بۆ خۆیان بەدەست بێنن. باشە دکتۆر عراق لە کوێی ئەم ڕووداوانەدایە عراق ئێستا ینی ئیسرائیل ڕەشەی لێ کردووە بەڵام وەکو پەیمانێکی ئەمریکا بێنی تا ئێستا ڕای گرتووە و نەیەشتووە کە زیان بەر عێراق بکەوێت عێراق لە کوێی ئەم ڕووداوانەدایە عێراق یەکێکە لە وڵاتە بنەڕەتیەکان کە بەشدار بووە لە دروستکردن و دامەزراندنی نەتەوەیەکگرتوەکان و هەرزووش چۆتە نێو ئەم ڕێکخراوە نێودەوڵەتیە و دانی پێدانراوە وەکو وڵاتێک و بە پێی قۆناغەکانیش گەلێک لە بڕیارەکانی نەتەوەیەکگرتوەکان و ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی چارەنووسی عێراقیان بە باش و خراپ دیاری کردووە بۆیە عێراقێکەکە لە وڵاتانی هەمیشە حزوری هەبووە لە کۆبوونەوەی کۆمەڵی گشتی نەتەوەیەکگرتوەکان بێ یا لە کۆنگ بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیدا بێ بە تایبەتی لە شەڕی هەست ساڵەدا لە دواتر لە شەڕی کوێتدا پاش هەینێ لە گەماروی ئابووری لەسەر عێراق و مەسلەی نەوت بەرامبەر بە خۆراک ئەمانە هەموو حزوری هەبووە دواتر لە پرۆسی ئازادکردنی عێراق لە 2023 کۆمەڵێک بڕیار و یاسای نێودەوڵەتی هەبوون کە پەیوەندیان بە عێراقدا هەبوو ئەمانە عێراق هەمیشە حزوری هەبووە لەوێدا بۆیە ئێستاش لە دوای 2023 ئەگەر سیر بکەیت لەو کۆنگرە ساڵانەیەدا لە مێژووی دوای 2023 عێراق لە ڕێی سەرۆک کۆمارەوە چەند جارێک بەشداریان کردووە بە تایبەتی سەرۆک کۆمارەکانی شەمیان لە سەرۆکی کۆچکرد و خوالی خۆشبوو مامجەلالەوە تا دکتۆر فواد تا دکتۆر بەرهەم ئینجا ئێستاش کاک دکتۆر لەتیف ئەمانە بەشداریان کردووە هەندێکیان هەستێکی باشیان نیشاندا و زمانی کوردیشیان تەنانەت گەیاندا لووتکەی دیبلۆماسیەتی نێودەوڵەتی لە مینبەرێک لە سەکۆیەکی وا گەورەی کۆمەڵی گشتی نەتەوەیەکگرتوەکان مامجەلال یەکەم کەس بوو کە زمانی کوردی وەکو زمانێکی دیبلۆماسی لە پاس زمانی عەرەبی بەکارهێنا لە وتارەکەیدا دوجاریش جارێکی تر کە کاک بەرهەم ئەوش بەکاری هێنایەوە ئەمانە بۆ کوردیش و بۆ عێراقیەکانیش گرنگ بوون وێنەیەکی تازەی عێراقی نوێی دوای 2023 نیشانی جیهاندرا کە عێراق تەنیا ناسنامەکەی عەرەب نییە بەڵکو ناسنامەکەی کورد و عەرەبە بەپێی دەستور و ئەمە یەکێک لە خاڵە گرنگەکان کاری لەسەر کرا ئەوەی ئەم جارە بینیمان لە وتارەکەی سەرۆک کۆماری عێراقیشدا باسی کۆمەڵێک پرسی گرنگی کرد کە پێگەی عێراق نیشان دەدا عێراق لەم ساڵی ڕابردوودا بە چ قۆناغێکدا تێپەڕیوە ئاماژەی بە ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراق کرد لە وتارەکانیدا باسی ئاشتی و باسی پێکەوە ژیانی پێکاتەکانی عێراق و تەنانەت وڵاتانی ناوچەکەشی کردەوە تاکیدی لەسەوە کردەوە عێراق وڵاتێکە دەیەوێت عاملی لێک نزیکردنەوە بێن نەک عاملی شەڕ و ناکۆچی و ئاژاوە هەروەها داوای ژینگە پارێزی کرد داوای مافەکانی ئاوی عێراقی کرد لەگەڵ ئێران و تورکیا کە پێویستە بە پێی سیاسەتێکی هاوسنگ مافی عێراق بپارێزێت لەمەدا باسی لەوە کرد کە کار دەکرێت لە عێراقدا عێراق بەرەو ئەوە بڕوا کە چیتر احتیمال لەسەر سیاسەتی نەوتی و فرۆشتنی نەوت نەکا بەڵکو تاقەی بەدیل بدۆزێتەوە و وزەی خاوێن بەکار بهێنرێت لە عێراقدا ئەمانە بابەت بوون کە لە وتارەکانی سەر کۆماری عێراقدا هەستی پێکراوە جەختی لەسەر کردەوە بەڵام کەمتر پرژایە سەر ناکۆچەکانی ناوخۆی نێوان هەرێم و بەغدا کە ڕەنگە لە هەندێک لە وتارەکانی پێشتر هەندێک جەختی لەسەر کرابەوە مەسلەی کوێت مەسلەی دەرو دراوسێ ئەمانە بابەتی گرنگ بوون بە نسبەت عێراقیەکانەوە بە نسبەت ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کە دڵنیابی عێراق چاوی لەوە نییە جارێکی تر کوێت داگیر بکرێتەوە یا مافی کوێت پێشێل بکرێت ئەمەش سەرۆک کۆمار لێرەدا تەکیدی لەسەر کردەوە. باشە دکتۆر لەو بڕگێدا کە باسی لە
پشتیوانی فەڵەستین و دروستبوونی دەوڵەتێک بۆ فەڵەستینیەکان کرد لە نێو نەتەوەیەکگرتووەکان ینی بوو بە چەپڵە لەو کاتەدا ئەم پشتیوانی و سەپۆرتە زۆرە بۆ بە بڵین فەڵەستین لە چیوە سەرچاوی گرتووە ئێستا هەرەوەیەکە قوربانیەکی زۆریان داوە یان جیهان سیاسەتەکەی گۆڕاوە. من پێم وایە مەسەلەکە هەر پەیوەندی بەوە نییە کە ئەوان قوربانی زۆریاندا ڕاستە مێژووی خەباتی فەڵەستین مێژوویەکی دوور و درێژە مێژووی پڕ لە قوربانیدانە گەلێکن خاوەنی حەقی خۆیتیان کە ببن بە دەوڵات و دەمێکیشە لە 48ەوە ئەوان غەدریان لێکراوە و سیاسەتی نێودەوڵەتی ینی دادپەروەر نەبووە بەرامبەر بە فەڵەستینیەکان وەک چۆن بەرامبەر بە جوولەکە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە کە گەورەترین کارەسات و جینۆسایدیان بەسەرداهات ئەوان گەلێکی قوربانی بوون دوای بوون بە خاوەن دەوڵەت و ئێستا ئەوان لە دۆخێکدان خەریکە کۆمەلگەی نێودەوڵەتی وەکو وڵاتێک و دەسەڵاتێکی سەرکوتکەر بۆ گەلێکی تر و نەتەوەیەکی تر سەیریان دەکا بۆیە سەیرەکە ئێستا کە جۆرێک لە دابڕان هەیە ئەم دابڕانش پەیوەندی بەوەیە سیاسەتی ئیسرائیلی لە مامەڵەکردن لە مەسلەی حەماس و گەلی فەڵەستین و حکوومەت و دەسەڵاتی فەڵەستینی هەڵبژێردرا و جیاکاریەکی تا ئێستا نەکردووە وەک پێویست مەفروض بوو تۆزێک مرونەتی زیاتر بدا بە فەڵەستینیەکان و پێگەی دەسەڵاتی ڕسمی فەڵەستینی بەهێز بکرێت لە مەسلەی دانوستان لە بەنوێنەرایەتی گەلی فەڵەستین من پێم وایە لەوەدا سوهاوسۆزیێکی گەورە لە ئاستی نێودەوڵەتی چونکە تێگەیشتون ئێستا لە ئاستی سیاسەتی نێودەوڵەتی زوڵمێکی زۆر ئەو ڕووداوانەی لە دوای 7 ئۆکتۆبەری غەزە کە ڕوویاندا بینیمان کارەساتەکان و پەرچەکردداری ئیسرائیل زۆر لەوە گەورەتر بوو لەوەی کە حەماس بەرامبەر بە فەڵەستینیەکان ئەنجامیدا بۆیە سنوورەکانی تێپەڕاندووە بەڕای بەشێک زۆر لە سیاسەتمەداران و وڵاتانی بڕیار بەدەست تەنانەت ئەندامانی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی وەکو بەریتانیا وەکو فەڕەنسا وەکو سین وەکو رووسیا ئەمانە پێیان وایە ئێستا کاتی ئەوە هاتووە دەبێت دەوڵەتێک بۆ فەڵەستینیەکان دروست بکرێت و چارەسەر ئەوەی ئەو دوو دەوڵەتە دروست بکرێن و ڕێزیان لێبگیرێت بەڵام لە بەرامبەردا نیەتێک نییە بۆ قبولکردنی ئەو دەوڵەتە بە تایبەتی بۆ ئیسرائیلەکان کە پێیان وایە ئەوان کار لەسەر ئەوە دەکەن ئەمری واقعێک لە مەسلەی غەزە یەکلایی بکەنەوە لە ڕووی ئەمن و ئاسایشەوە بۆ خۆیان ئەوان باچیان بەوە نییە ئایا ئەو لێدوانانەی لە کۆمەڵی گشتینە تێوەگرتوەکان لەلایەن ئەو وڵاتانەی داوای دەوڵەتی فەڵەستینی و وەدان بە دەوڵەتی فەڵەستیندا دەزانن لە واقعدا تا بڕیارەکە نەچێتە نێو ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کە لەوێدا 5 وڵاتە هەمیشەیەکەی ئەنجومەنی ئاسایش ئەگەر ڤیتۆ بەکاربێ ئەم دەوڵەتە دروست نابێ هەمومانەوە دەزانین ئەمانە لە ڕووی هاوسۆزیەوە بۆ گەلی فەڵەستین شتێکی خۆشە بەڵام لە ڕووی واقعدا هیچ لە ژیانی فەڵەستینیەکان و ناهەمەتیەکانیان ناگۆڕی بە تایبەتی لەو واقعی کە ئێستاکەدا لە غەزەدا تێیدا دەژین هەموو ڕۆژێ ئێمە لە دیمەنەکانی تەلەڤیزۆن کارەساتەکان و مەینێتیەکانی هاوڵاتیانی مەدەنی فەڵەستینی دەبینین کە جێی نیگەرانیە چونکە ئێمە خۆمان کوردیش وەکو نەتەوەیەک تا ئێستاکە لە بەردەم ئەو مشت و مڕێداین چەندین جار لە بەردەم هەڕەشەی لە ناو بردم بووینە جینۆسایدمان بەرامبەر کراوە و دووریش نییە ئەو نەتەوانەی تا ئێستا نەبوونە بە دەوڵەت وەکو فەڵەستینیەکان جارێکی تر ڕوبەڕووی پەرچەکردداری توندوتیژی و لە ناوبردننی بە بەرنامە ببنەوە بۆیە بۆ ئێمەی کوردیش ئەمەی لە فەڵەستین ڕوودەدا مەترسیە و پێویستە لە ئاستی نێودەوڵەتی لە سەکۆکانی کۆنگرەی گشتی ساڵانی نەتەوەیەکگرتوەکان تەنانەت لە ئەنجومەنی ئاسایش لۆبی بۆ بکرێ بۆ ئەوەی پرسی نەتەوەکان چیتر بە توندوتیژی چارەسەر نەکرێ بەڵکو بەدانان بێ بە مافی ئەو نەتەوەیە بەسەر بەخۆی ئەو نەتەوەیە وەکو هەر نەتەوەیە کە و ئەو وڵات 1993 وڵاتێک کە لە جیهاندا ئێستا ئەندامن لە کۆنگرەی ساڵانەی گشتی نەتەوەیەکگرتوەکان. باشە دکتۆرە و خاڵی کە باسی دەکەی ئەمەی کوردیش دەکرێت ئەزمون لاوان وەربگرین ئەزمونونەکە بێر قوربانیدان بێ ئەبێ هەر خوێن و خەباتێکی زۆر و ینی ماڵوێرانی بێ ئەنجا گەلانی گیان لەسەرمان بەدەنگ دێن هاوسۆزمان دەبن خۆی قوربانیدان گرنگە ئەمە هەست و سۆزی جیهان و نەتەوە و گەلەکان دەوروژێنی بەڵام لە بیرمان نەچێت دروستبوونی دەوڵەتەکان پەیوەندی بە بەرژەوەندی وڵاتە زلهێزەکان هەیە تۆ ئەگەر وەکو نەتەوە وەکو دیبلۆماسیەت وەکو سەرکردەی سیاسی ئەو نەتەوەیە بۆ نمونە ئەگە باز لە کورد بکەین کورد دەبێت کار لەسەر ئەوە بکە لە ناوەندە نێودەوڵەتیەکان لۆبی دروست بکە بەرژەوەندی وڵاتە زلهێزەکان لە دروستبوونی کیانێک بۆ هەرێمی کوردستان کە بێ بە کیانێکی سربەخۆ یاخود بۆ دەوڵەتێکی کوردستانی لە ئایندەدا چ لە پارچەیەک لە پارچەکان دروست بێ ئەمە پێویستی بەوەیە ئێمە هەوڵ بدەین خەباتی کورد و تێڕوانینی کورد و پێکەوە ژیانی کورد لە هەرێمی کوردستان و
ئەو ئیدارەی کە هەیتمان ئێستا ناوی فیدرالیە، ئەو ئیدارەی کە لە ڕۆژاوای کوردستان هەیە ئیدارەی خۆسەرە، ئەمانە دەبێت نمونەیەکی جوانی حکومڕانی پێشانی کۆمەلگەی نێودەوڵەتی بدەن و بەرژەوەندی ئەو وڵاتانە و سیاسەتی نێودەوڵەتی و بنەماکانی ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکانی کە سەر بە نەتەوەیەگرتوەکان دەرچوون ئەمانە لە ڕووی مافی مرۆڤ و لە ڕووی پێکەوە ژیان بپارێزرێ، ڕنگدانەوەی هەبێ بۆ ئەوەی سۆزێکی نێودەوڵەتی گەورە و پشتیوانی و هێزێکی گەورەترمان پێ ببەخشێ. ڕاستە کورد خەباتی زۆری کردووە، بەڵام لە بیرمانە لە کاتی هەشتایەکان کە ئەنفال کراین کە چیمەباران کراین سیاسەتی نێودەوڵەتی و شەڕی سارد ڕێگر بوون لەوەی حەزمی قەبارەی گەورەی تاوانەکان دژی کورد ئاشکرا بکرێت، تەنانەت هەندێکیان بەرگریان لە جەلادەکانی کوردیش دەکرد. بەڵام دوای ڕوخان و دوای نەمانی شەڕی سارد و دوای داگیرکردنی کوێت قۆناغێکی تر هاتە پێشەوە. ئەم قۆناغا نەهامەتیەکانی کوردیان بەکارهێنا بۆ تاوانبارکردنی جەلادەکانی تاوانیان لە بەرامبەر کورد کردووە بۆ ئەوەی باری قورس بکەن و دەرفەت بدۆزنەوە تاکو ئۆپەراسیۆنێکی سەربازی لە دژی ئەنجام بدەن. جا ئەوە لێرەدا بەرژەوەندیەکان یەک دەگرێتەوە. ئێمە لە بیرمان نەچی 35 ساڵە بەرژەوەندی هەرێمی کوردستان و گەلی کوردستان لەگەڵ ئەمریکا و ڕۆژاوە تەبایە لەوەی کە ئەو کیانەی ناوی هەرێمی کوردستانە پارێزراوە. خۆ هەمومان دەزانین ئەگەر ئەو پشتیوانی نێودەوڵەتیە نەبێ کە لە قەراری 688 نەتەوەیەگرتوەکان لە ڕۆژگارێکی زۆر سەختدا دەرچوو و ئەم هەرێمەی لە ئەنجامدا لێ دروست بوو، ئێمە پشتیوانیەکی نێودەوڵەتیمان هەیە لەم بڕیارەدا کە بەسەر عێراقی سەدام حوسێنی فەرز کردووە و تا ئێستاش ئەو بڕیارە هەرماوە، ئەو بڕیارە خۆڵنەوە شاوەتەوە. بۆیە ئێمە جۆرێک لە پشتیوانی نێودەوڵەتیمان هەیە، بەڵام پێویستی بەکارکردنی زیاتر هەیە، چ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان، چ لەلایەن هێزە سیاسیەکان، چ لەلایەن ئەو کەسایەتیە سیاسیانەی لە ئۆرگانە نێودەوڵەتیەکاندا لە نەتەوەیەگرتوەکان کار دەکەن، ئەوانیش دەتوانن هاوکار بن بۆ ئەوەی ئێمە بتوانین تەرویزێکی باشتر، لۆبیەکی باشتر لە ئاستی نێودەوڵەتی بۆ وڵاتە زلهێزەکان دروست بکەین. زۆر بەڕێز دکتۆر تارق سارمەمی چاودێری سیاسی سیاسەتمەدار، سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان، سپاس بۆ خوێندنەوە شیکردنەوەکانت بۆ خولی هەشتامینی کنگرەی نەتەوەیەکگرتوەکان.